ڕاستەکەی پەیامەکەی ئۆجەلان پەیامێکی تازە نییە. پەیامی ئاشتی پەیامێکە کە بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کورد لە باکوورەکە دەستی پێکردو هەمیشە لە سەرەتاوە ئەم بانگەوازیان هەبوو. مەسەلەکە لەسەر ئەوەیە کە ئایا ئێمە بانگەوازی ئۆجەلان یا بانگەوازی پەکەکە بۆ ئاشتی لەگەڵ دەوڵەتی تورکیایە بە چ شێوەیەک تێگەین و لە چ کۆنتێستێکە ئێمە ئاشتیە خوێنینەوە. ئایا ئەو ئاشتەیە کە ئێمە واز لە خەبات و تێکۆشان بێنین بۆ داواکانمان بچینە ژێر ڕکێفی دەوڵەتی تورکیاوە بۆ داوانی کە ئەو هەیەی یا واز لە چەک و لە خۆپاراستن و لە خۆڕێخستن و بەرەنگاری بێنین بۆ ئەوەی کە دابنیشین و تەسلیمی جۆرێک لە سیستەمێکی ژیان ببینەوانە کە لە ئەساسە ئەو هێزە لەوە ڕای کردووە لەوە یاخێ. مەسەلەی ئاشتی ڕاستەکەی بۆ من ئەگەر ڕێی خۆمی لەسەر بڵم ئاشتیەکی شۆڕەژێڕانەیە کە لەوانەیە کەلیمەیەک بە سیر بێتە پێشوە. ئاشتی شۆڕەژێڕانە ئاشتێک ئەوەیە کە تۆ بتوانانی تایە داواکاری ئینسانیەکانی کە لایەنی داواکاریەکە تیا جێبەجێ ببێت. و ئەم داوایش حەقە و تاریخیە و هیچ کەسێک ناتوانێت نقڵی لە بکات. لەبەرەوە ئاشتی لە پێناوی ئەو مەسەلەیە کارێکی زۆر باش. ئەو داواکارانی کە بۆ ئاشتی هەبوون لەلایەن پەکەکەوە چەند جار گەیشت بەوەی کە چەندەها کەس گیانیان بەخەت کرد لە پێناوی ئەو مەسەلەیە. یعنی کارێکە کە تورکیا بە هیچ جۆرێک ناوێت جێبەجێ کات. تورکیا یەک شتی ئەوێت. ڕاستەکەی ئەوەشی ناوێت کە پەکەکە تەسلیم بێت و بێدانیشێت. تورکیا نە ئاشتی ئەوێت نە ئەوێت پەکەکەش ئاشتی بکات. چونکە ئەو هێزی کە لە دەسەڵاتایە بۆ مانەوەی دەسەڵاتی خۆی پێویستی بۆ شەڕە هەیە بۆی بتوانێت باقی کێشە گەورەکانی ناوخۆی پێچارە سەرکات و نارەکانی خۆی پێسەر کوتکات. ئەوەی کە بەڵێن کۆنگرەی نەتەوەی کورد خەریکێتی کارێکی ترە و ئەوەی کە من تێ ئەگەم لە یەکبوونی نەتەوەی پێک هاتووە معناکەی تەنها ئەوەیە یەکبوونی خەڵکانی بەرەنگار و شۆڕژێر و ئازادی خواز لە ناو گەلەکەیە کە بتوانێت بێت ئەو هێزەی کە یەک بکرێت. ئێمە مشکلەکەمان لە خەڵکانی کە لە بەرامبەر ستەمە خەباتەکەین لە هەر شوێنێکی دنیا بێ. مەسەلەکە ستەم لێکراوان خەڵکانێک کە پتانسیێلی شۆڕشن ئەو خەڵکانن کە پتانسیێلی گۆڕانکارین لە زمانێکی پێویستا یەک ناگرن. ئەو جۆرە لە یەکگرتن تەنها بۆ من یەک مانای هەیە. ئەو مانای کە هەر کەسێک دژی ستەمە هەر کەسێک کە ئەزانێ ئەمەی کە ئێستا لە باکوورە ڕوئات لە کوردستانی ئێمە بە هەموو پارچەکانیەوە ڕوئات ستەمکاریە و ئەبێم ستەمکاری لاچێ ئەبێت لە چواردەوری پلاتفۆرمێکی یەکگرتو کۆبنەوەی بۆی بتوان ستەمکاری دابن. ئەم خەڵکانێکیان ئەم خەڵکانە خەڵکە شۆڕژێر و ئازادی خوازەکان ڕۆژئاوا مۆدێلێکە بۆ مێژوو. تا ئێستا ئێمە چەند نمونەیەکی زۆر کە میوامان لە جیهانە هەیە کە جۆرێک لە حکومڕانی بێتە پێشەوانێک کە خۆ بەڕێوەبردن بێت و بەو جۆرە بێت کە بەڕێزت باسی کرد پێکاتە جیاوازەکانی ناو کۆمەلگاتیا بەشدار بێت لە ژنان لە پیاوان لە قەومی جیاواز لە دینی جیاواز و هەروە لە چاپاسیش لە مەکسیک کە ئێستا هەیە هەر بە هەمان شێوەی ڕۆژاوای ئەمانە نمونەی شۆڕژێری و تێگەیشتن لە خەباتکاری تازە تەجاوزکردنی مەجموعەیەک فکر و تێگەشتنی کلاسیکە بۆ شۆڕش تەجاوزکردنی مەجموعەیە فکر و تێگەشتنی کلاسیکی قەدیمە چ لە چەپ و چ لە ڕاستا بۆ مەسەلەی دەوڵەت تێکشکانی ئەو ئایدیانە بەڕێی من تەنها گرنگی نییە مەسەلەیەکە کە تاریخی دروست کردووە لە ڕۆژئاوا خەڵک سەرکەوت شۆڕش سەرکەوتەوە.